پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجا بەڕێوە چوو. هاوڵاتیانیش دەڵێن دەرفەتێکی گرنگە هاتوۆتە پێشەوە و دەنگی خۆیان دەدەن. دەنگدان واجبە. ئیمڕۆ دەنگدان بۆتە وەسیلەیەک کە گۆڕانکاری لە دنیا بە دەنگدان هەکرێ. هیچا کەسێک لە ماڵەوە دائانیشێ و باوەڕی بەوە نیە هەستی ناژوڵێ بێ دەنگ بە قەناعەتەوە بێ و خۆی یعنی وەکو کەسێکی مردووە هەیە. ئیمڕۆ وەسیلەیە کە 4 ساڵ جارێک تۆ نوێنەری خۆ دەگۆڕی ناتوانانی بێ نوێنەری خۆت دیاریکەیت. ئەمە خەڵکێکی زۆر کاندیدە. ئێبگەرە بزانە کە کێ باشە بۆم پەرلەمانە بۆ ئەم کوردستانە. چۆن گۆڕانکاری ناکرێ وەڵام بە دەنگێ گۆڕانکاری ئەکرێ. دەنگ گۆڕانکاری پێ ئەکرێ ئینشاڵڵا سەرکەوتوژە بن خوا بکە هەر کێشە نەبێ ئیتر هیچمان ناوێ. لە بازنەی پارێزگای هەڵەبجا 59,300 کەس مافی دەنگدانیان هەیە و هاوڵاتیەکیش دەڵێت لە ڕێگەی دەنگەکەیەوە گۆڕانکاری دروست دەکات و دەتوانێت ئەو دەسەڵاتە بگۆڕێت کە 33 ساڵە سیاسەتی برسیکردنی خەڵکی پەیڕەو کردووە. هەڵبژانە ئەوەی نەڕوا قەرزار بالای خۆ لای پێغەمبەری خۆوە چونکە ئێمە 35 ساڵە ئەناڵێنین ئەڵێن کاکە بەسە کاکە بەسە کاکە دێ خەڵکە بێ سەرسونکردان ئێسش ئەو خەڵکە ئاو بەخاوی تێ بەڕاستی ئەتوانێت ئەگەر خەڵک بتوانێت ئەگۆڕێ بە جوانترین شێوە گۆڕێ ئارە وڵاتی و خەڵکە برات دانیشە لە ماڵە نایێت. بەڵێ وەڵام بەڕاستی زۆر گرنگە دەنگدان بە مانای پرۆسەی دیموکراسیە لە ڕێگەی دەنگەوە توانی ئەو دەسەڵاتەی کە خۆت ناتەوێت بیگۆڕی بیکەی بە شتێکی باشتر کە خزمەتی خەڵک بکات. زۆر گرنگە خەڵک بەشداری بکات. هەرچەندە بەشێک لە وڵاتیان پەنجەمۆریان نەیخوێندە و کێشە و گرفتیان بۆ دروست بوو نەیانتوانی دەنگ بدەن. بەشێک لە وڵاتیان وەندامانی حیزبەکانی دەسەڵات بەهۆی ڕەشە و فشارەوە مۆبایلیان بەکاردێنا و وێنەی دەنگەکانیان دەگرت. بە شێوەیەکی گشتی ژاڵاتیان بەشداری پرۆسەکەیان کرد بە هیوای گۆڕانکاری و گۆڕینی شێواز و باشکردنی دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستان. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.